کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی فیدراڵ کراوە. لە کۆبوونەوەکە بەڕێز سەرۆک وەزیرانی فیدراڵ باسی کۆبوونەوە سەرۆکایەتێکی کرد کە لە کۆشکی بەغا بە سەرپەرشتی جەنابی سەرۆک کۆمار ئەنجام دراوە وەکو وەڵامێک بۆ ئەو کۆبوونەوەیە و بۆ تێبینی و سەرنجەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریان دەرکردووە و ئەو بڕیارە پێکاتووە لە 7 بڕگەی گرنگ. بڕگەی یەکەم ئەڵێت پابەند دەبین بە بڕیارێکی پێشووی دادگای فیدراڵی کە لە ساڵی 2010 دەرچووە. کاتی خۆی دادگای فیدراڵی بڕیاری دەرکردووە کە ئەڵێ نابێت لە سەرژمێری پرسیار دەربارەی نەتەوە بکرێت. لە کەس ناپرسین تۆ کوردی، تۆ عەرەبی، تۆ تورکمانی، ئەمەی نابێت تایە بێ و لەم سەرژمێریەشە ئەم بابەتی تایە نییە. هەروەها بەپێی ئەو بڕیارە نابێت پرسیار دەربارەی تایەفە بکرێت، تۆ شیعید یا سوننی، تەنها پرسیارەکرێت دەربارەی ئاین، پرسیار ناکرێت دەربارەی تایەفە. و لە ئەنجومەنی وەزیران ئەمڕۆ تاکی دەکەنەوە کە پابندن بەمە. حاڵیشی تری بڕیارە کۆنەکەی دادگای فیدراڵی ئەڵێ ئەمە نابێ بەکاربهێنرێ وەک جێگرەوەیەک، ئەوەی بە عەرەبی ئەڵێن بەدیل بۆ مادەی 140 چونکە لە مادەی 140 هاتووە کە بێ سەرژمێری بکرێت لە کەرکووک بۆ ئەوەی مادەی 140 جێبەجێ بکرێت. ئەڵێ ئەم ئەنجامەی کە لەم سەرژمێریە ئەکرێ هیچ پەیوەندیەکی بە چارەنووسی مادەی 140ەوە نابێ، ئەمە بۆ پاراستنی چارەنووسی کەرکووک و چارەنووسی مادەی 140. بڕگەیشی تر ئەڵێ لە ناوچەکانی مادەی 140 و کەرکووک ئەو کارمەندی کە ئەڕوا پرۆسی سەرژمێریەکە ئەنجامەدا کە لە ڕێگەی ئایپادێکەوە ئەنجامێدا و سەرژمێریەکە بە شێوەی ئەلکترۆنیە بەسراوەتەوە بە ئەنتەرنێتەوە بە داتای سنتەر، یەک کارمەند نابێ بێ 3 کارمەند بێ، کوردێک و عەرەبێک و تورکمانێک. و ئەو ناوچانەشی برایانی مەسیحی زۆرینان لە جیاتی تورکمانەکە بکرێ بە مەسیحی. بۆچی؟ بۆ ئەوەی کە شەفافیت هەبێ، متمانە بدا بە پێکاتەکانی کورد و عەرەب و تورکمان کە ئەو کارمەندەی کە ئەڕوا سەرژمێریەکەکە پیشەیی بێ، بێلایەن بێ. حاڵێکی تر کە زۆر گرنگە ڕێکەوتن کرا بە بڕیارەکە ئەڵێ لە نێوان دەستەی ئاماری هەرێم و دەستەی ئاماری فیدراڵی بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پلاندانانی فیدراڵ هەڵبستن بە بەراوردکردن، بە عەرەبی پێڵەن مقارەنە. مقارەنەی چی؟ ئەو ڕۆژی کە سەرژمێری ئەکرێت دوای ئەوەی کە سەرژمێری تەواو کرا، 2 تۆمارمان هەیە. تۆمارێکی سەرژمێری دانیشتوانی ساڵی 1950مانەیە، تۆمارێکیشمانەیە هی وەزارەتی کۆچ و کۆژبەرانە ناوی ئەو خەڵکانیتە کە ئاوارەن چون بۆ شارێکی تر و لە شارێکی تر ئەژین. ئەو کاتە کە هاوڵاتیان لە ڕۆژی سەرژمێری گشتی دانیشتوان سەرژمێری کراون، دواتر بەراورد دەکرێت بە داتای ساڵی 57. ئەگەر ناوت لە تۆماری سەرژمێری ساڵی 1950 نەبوو، ئەوان ناوەکەت لەسەر کەرکووک و ناوچەکانی مادەی 140 ئەسڕنەوە. ئەمەش دڵنیاییەکی تەواوەتیە بۆ پێکاتی کورد و بۆ پێکاتی تورکمان و بۆ هەموو پێکاتەکانی تر کە پرۆسەی سەرژمێریەکە نابێتە هۆکارێک بۆ گۆڕانکاری دموگرافی. حاڵیشی تر کە لە بڕیارەکە هەیە ئەوەیە کە وەزارەتی پلاندانانی فیدراڵ ئەبێت تۆمارێک دروستکە ناوی ئەو کەسانی تیابێت کە ئاوارەن و لە شارەکانی تر نیشتەجێن. خەڵکیشی زۆر لە سەلاحەدین لە کەرکووک نیشتەجێن، خەڵکیشی زۆری ئەنبار و مووسڵ و سەلاحەدین لە دوهۆک، لە هەولێر، لە سلێمانی و حکوومەتی هەرێمەڵێ نزیکەی 700,000 لە برایانی پێکاتی عەرەبی لە شارەکانی هەرێمن. ئەو کاتە کە تۆمارەکرێن لێرە، بەڵام ئەگەڕێینەوە بۆ شوێنی ئەسڵیان بۆ ئەوەی کە داتاکان بخرێتەوە سەر شوێنە ئەسڵیەکانیان. ئەمەش بێگومان جۆرێکی ترە لە وەڵامدانەوە بۆ داواکاریەکانی هەرێم. حاڵیشی تر لەبەرەوەی کە باسم کرد پرۆسی سەرژمێری بە ئەلکترۆنی ئەکرێ و بۆ پارێزگاری لە ئاسایشی ئەلکترۆنی و شەفافیت داواکرێت تیمی هونەری دەستەی ئاماری هەرێمی کوردستان بێن لە سنتەری سەرەکی داخڵکردنی داتاکان لە بەغا ئامادە بن و بەشدار بن بۆ ئەوەی کە دڵنیایی دروست بێ لەلایەن هەرێمی کوردستانەوە کە پرۆسەی داخڵکردنی داتا ئەلکترۆنیەکان دادپەروەرە، شەفافە، پاک و بێگەردە. پابندیشی تریتیایە خاڵی کۆتایی حوتەم کە بێ هەرێمی کوردستان پەلە بکات لە ڕاهێنانکردنی کارمەندەکانی سەرژمێریاری، چونکە لە شارەکانی کە تەواو بووە لە هەرێم تەواو نەبووە.